گیان لە دەستانی ژینای گەنج کە بەهۆی باڵاپۆشی و پابەندنەبوون بە ئەو ڕێکارە تایبەتانی کە کۆماری ئیسلامی ئێران لە بەرچاوی گرتووە کە دەگوترێت ئەو پابەند نەبووە بۆ هۆیەوەی کە کاردانەوەی توندی ناوخۆیی و هەروەها دەرەکی لێ بکەوێتەوە، بەڵام بنەماڵەکەی دەڵێن کە کەیسەکەی بەو شێوازە نەبووە کە لەلایەن دەستگاکانی ئێرانەوە باسی لێ دەکرێت. ڕێکاری یاساییەکان بۆ دۆسی گیان لە دەستانی ژینا ئەمینی چۆن دەتوانێت ئەم کەیسە زیندوو بکاتەوە و بە مافەکانی خۆی بگات. بەڕێز عوسمان مزەیەن پارێزەر لە تارانەوە لەگەڵم دەبێت لە بەڕێزیان دەپرسم. بەڕێز عوسمان، ئەم کاتت باش، گیان لە دەستانی ژینا وە شکنجەدانی بەو شێوازەیە کە بڵاو کراوەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەیکی توندی لێکەوتۆتەوە، ئەم کاردانەوانە تا چەندە دەتوانن کاریگەر بن لەسەرەوەی کەیسەکەی ڕێڕەوی یاسایی خۆی وەربگرێت؟ وێڕای ڕێز و سپاس. کەیسی ژینا ئەمینی ئەوڵین کەیس نییە کە شارومەندانی ئێرانی لە بازداشتگا یا لە سیجن گیانیان لەدەست دەدەن یا جەستان لە مەترسی دەکەوێت و بە برینداری دێنەوە دەرێ و ئاخرین کەیسیش نابێت. ئەمە لەو قەزیەیدا زۆرتر پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی کە لە نیروی ئینتیزامی پێکهاتووە و لە شارەکاندا لە ناو حەدیقە و پارک و مۆڵ و شەقامەکاندا دەگەڕێت و هەر حافرەتێک کە جلوبەرگی ئەو جوورەی کە ئەوان دەیهەوێت لەبەر نەکات و یا لێچکەی تەواوی قژەکانیدا نەپۆشێت بانگهێشی دەکەن، لەوێ دەچن چەند سەعات یا چەند ڕۆژ ڕایان دەگرن، بە بنەماڵەکان ئاگادار دەکەنەوە کە لیباسی چاکیان بۆ بێنن یا لیباسی بە نەزەری وانیان بۆ بێنن یا غەرامەیان لێ وەردەگرن. چۆن هەر لە چەند ساڵی ڕابردووشدا خەڵک زۆر ناڕەزاتی دژ پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی دەربڕیوە، ئەو کارش لە بازداشتگای وان بووە زۆر دەنگدانەوەی بووە. باشە، ئەوەی کە بەرپرسانی ئێران باسی دەکەن بە شێوازێکی دیکە باس لە گیان لە دەستانی ژینا دەکەن، بەڵام ڕۆژنامەنووسان و ئەو کەسانی شایەت حاڵ بوونە لە نزیکەوە دەڵێن بەهۆی ئەشکەنجەدان و لێدانی ژینا گیانی لە دەستاوە. ئێمە هیچ لەم بابەتە دەگۆڕێت چۆن دەتوانن ئەم بابەتە بگەێنە شوێنی خۆی بۆی کە خوێنی ژینا و کەسانی کە پێشووتر وەکو ئاماژەتان پێکرد بە فیڕۆ نەڕوە. لێرەدا پۆلیسی تاران ڕاگەیەندنەیەکی داوەتە دەرێ و چۆن بۆ خۆی تاوانبارە بۆی کە تاوانەکە لەسەر خۆی لابات ئەو ڕاگەیەندراوەی داوەتەرێ. لە حاڵێکدا ئەو ڕاگەیەندراوە لە نەزار یاساییەوە هیچ ئەرزش و بایەخێکی نابێ پێ بدرێت، چۆن تەنانەت ئەو ڕاگەیەندرا وەکو داکۆکی تاوانبار لە خۆیەتی دەبێت دەستگا پەیوەندیدارەکان کە بێلایەنن وەکو کۆمیتەیەکی حەقیقەتیاب پێک بێت لەلایەن چالاکانی مەدەنی بەتایبەت چالاکانی مەدەنی بواری ژنان و مافناسانەوە بێن لێکۆڵینەوە لێ بکەن. ئەو ڕاگەیەندرەوە ئەو فیلمەی کورتەی کە چەند ڕۆژ لەوە پێش لە تەلەڤیزیۆنی فەرمی ئێراندا پەش بۆتەوە تەنانەت چەند سانیە لە چوونە ژووری ژینا و لە دانیشتنەکەی لەو ساڵۆنەدا نیشاندەدات، وەلەوەی کە لەو چەند سەعاتەیدا کە ژینا دەست بەسەر کراوە کە بە زۆرەملی خراوەتە ناو ماشێنیوەنەکە و ئەو جوورەی کە براکەی دەڵێت گازی ئێشکاوەرشیان بەوی کردووە و لەوێت چ سەدەمەیەکی دیوە و هەتا چۆتە ناو ئەو ژوورەوە، ئەوە هەموو شتێکی شاراوەیە ئێستا نیانداوات دەرێت. لە هەمووش مهمتر دواوەی کە ژینا گیانی لە دەستدا دەستگاهای ئەمنیەتی ئەسڵەن تەرمەکان ڕادەستی بنەماڵەی نەکردەوە، فەوری بەپەلە گوێستیانەوە بۆ تەورێز بە تیارە و لەوێش سەعات 2 ئەم شەو گەیاندیانە سەقز کە دەیانهەویست بەپەلە تەرمەکەی بە خاک بستێرن کە خەڵکی سەقز ئیزنی ئەویان نەدا. لێرەدا کێشە ئەوەیە کەسێک کە دەمرێت دەبێت لێکۆڵینەوە لەسەر جەستەی بکرێت بە ئیسلاحی پزیشکی قانونی کاڵبۆچکافی بکرێت، وەلی مەرجی ئەوە نەدرات بۆ ژینا ئەو کارەیە بکرێت کە هۆی سەرەکی گیان لە دەستدانی لە دۆسیەکەیدا ڕوون بێتەوە. باشە، ئەگەر پارێزەر بۆم کەیسە تەرخان بکرێت و بتوانن بە ڕێڕەوەی یاساییەکەی خۆی کەیسەکە بگێنە شوێنەکانی خۆی یا بەڵێن دادگاکانی ئێران، چەندین کەیسی دیکە لەو شێوەیەدا هەبووە کە ڕێڕەوی یاسایی خۆی وەرنەگرتووە بە بێبوونی پارێزەر بڕیاری لەسەر درراوە. ئایا ئەم کەیسەش بە هەمان شێوەی کەیسەکانی دیکەی لێدێت یا دەکرێت کارێکی گرنگتری لەسەر بکرێت؟ ئەگەر ئەو کەیسە بە دوواچوونی دروست و ئوسولی و پێداگیری و بە سووربوونەوە پەیدا نەکردێت، هەروە کەیسەکانی دیکە یا وەکو کەیسانی دیکە کە کۆڵبەر یا لە شارەکان یا لە هانی لێخوڕنی ماشیندا دەکوژن هەر وەکو ئەوی لێدێت.
خوبحی ئەو کەیسە ئەوەیە کە ئەو کەسە لە ناو بازداشتگا بۆ کە دەبێت ژیانی بپارێزرێت ژیانی لەدەست داوە ئەگەر لێکۆڵینەوە لێ نەکرێتەوە دواتچوونی دابوو نەکرێت لەبیر دەستەوە وەلی ئەگەر لێکۆڵینەوە بکرێت بە عنوانی ئەوەی کە یەک کەیسێکە کە تەواوی کۆمەلگا داخوازی ئەوەیە کە حاملان شناسایی بکرێن بدرێنە بەردەمی محکەمە شیمانەی ئەوەی دەکرێت هیوای ئەومان هەبێت کە دادگایەکی بێلایەن حەدی ئەقەل بەرپرسانی ئەو بازداشتگاها یا ئەو کەسانی کە ئەویان گرتووە ببێتە بەردەمی محکەمە. بەڵێ بەڕێز عوسمان مزدەیان پارێزەر زۆر سپاس لە تارانەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بووی.